بەڵێ ئێستاش بۆ وەرگرتنی زانیاری زیاتر لەسەر بەڕێوەچوونی ڕێوڕسمی یەکەمین ڕۆژی جەژنی نەورۆز لە شاری سلێمانی و ڕۆشنە دەرەوەی هاوڵاتیان بۆ سەیرانگاکان و کەیفخۆشی هاوڵاتیان زانیاری زیاتر لە پامنێرمان هێژین وەردەگرم. پێم وایە لە قەرەداغ لە سەیرانگای قەرەداغا. هێژین سڵاوت لێ بێ، نیوەڕۆت باش و جەژنی نەورۆزت پیرۆز بێ. سڵاو لە ئێوە، جەژنی نەورۆز لە ئێوەش پیرۆز بێ، جەژنی نەورۆز لە سەرجەم کوردستانیان پیرۆز بێت. دیارە هەموو ساڵێک لە 21 سێدا هاوڵاتیان ڕوودەکەنە سەیرانگاکان بەمەبەستی بەسەربردنی کاتێکی خۆش و من دەمەوێت باز لەوە بکەم. من ئێستا لە سەیرانگای قەرەداخم کە هاوڵاتیان پەیتا دێنە ئەم سەیرانگایە و لێرە گەشتەکەن و دەمەوێت باز لەوە بکەم کە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا گەشتیارێکی زۆر ڕویان لە شاری سلێمانی کردووە کە نزیکەی 75,000 گەشتیار سەردانیان کردووە کە دیارە ئەمەش شاری سلێمانی وەک نەریتێکی ساڵانەی کە لە 21 سێدا هاوڵاتیان ڕوودەکەنە سەیرانگاکان و ئێمەش ئێستا لە سەیرانگای قەرەداخین و هاوڵاتیان هاتوونەتە ئێرە و لێرە گەشت دەکەن و من دەمەوێت بچمە لای چەند گەشتیارێک ئەگەر وێنەگرەکەم هاوکار بێت. سڵاو لێبێ. تۆ وەک گەشتیارێک ڕوو لە سەیرانگای قەرەداغ کردووە، ئێوە هەموو ساڵێک لە نەورۆزدا دێنە ئێرە؟ گەشتێکی پیرۆزبایی ساڵی نوێی کوردی 2022 دەسەرجەم دانیشتوانی شارە خۆشەویستەکەم و شاری هەڵمەت و قوربانی پیرۆزەکەم. بێگومان هەموو کەسێکە ئەم ڕۆژی سەرەتایی دەستپێکی ساڵێکی نوێیە هەموو خێزانە وەکو خۆی بۆ ئاسودەبوونی چەند ساتێک بێگومان سەدانی هەموو ئەو هاوینە هەوار و ئەو شوێنە گەشتیارە نزیکانە ئەکات کە لە خێزانەکەی و نزیکە. بێگومان بڵێ. ئێوە ئەمڕۆ هاتوونەتە گەشت چیتان ئامادە کردووە؟ بێگومان وەکو هەموو خێزانێک ئێمە بێ ئەوە ناخۆش هەموو شتێکمان هانیوە لەگەڵ خۆمانە، گۆشتە و مریشکە و هەموو شتێکە بڵین کە بۆی کە بتوانێت خۆت و خێزانەکەتی لەگەڵا ئاسوودەکەیت و بە سکێکی پڕۆ بگەڕێتەوە ماڵ و ماڵ. ئێوە پەیامتان چییە لەم ڕۆژەیە؟ پەیامی خۆشەویستی من بۆ هەموو هاوڵاتیان، بۆ هەموو سەرۆکە بەڕێزەکان هیوادارم دەستێکی ئاشتەوایی بخەنە ناو دەستی یەکتر و کوردستان ئازادکەن. خەڵکیش لەم بار و بارە هەموارە ناخۆشە نەجات بن. بەڕاستی خەڵک تا سەر ئێستان بێگومان پڕە لە ناڕازی بەرامبەر بەدەسەڵات، بەس هیوادارم ئەوانیش بەخواانە بشنەوانێ و بتوانن خەڵکیش ئەوانیش وەکو خەڵک بێن ژیانێکی سادە بەرنەسەر. خەڵک دەستێکی ئومێدی بەختەوەریان بۆ درێژکات تا بتوانین هەمومان بێکەوە بە ئاسوودەی و بەخۆشی بشین. چاوەکەم زۆر بەخێر بن. بەڵێ دیارە کە زۆر باشە. هێژین لایەنی پەیوەندیدار و ژینگە دۆستان باز لەوە دەکەن کە پێویستە هاوڵاتیان پاک و خاوێنی سەیرانگاکان ڕابگرن و دەبینین کە لە شوێنەکاندا و لە بازگەکاندا زەرف دانراوە و هاوڵاتیان دەتوانن بەکاری بهێنن. بەڵێ زۆر باشە. هێژین ئەم ساڵ یەکەم ڕۆژی جەژنی نەورۆز پلەکانی گەرما دابەزیوە و کەشوهەوا ساردە. ئەمە کاریگەری هەبووە لەسەر ڕۆشنە دەرەوەی گەشتیاران، ڕۆشتنی هاوڵاتیان بۆ باڵێن شوێنە گەشتیارەکان. ئەمە کاریگەری هەبووە؟ بەڵێ هەڵبەت کاریگەری کەشوهەوا وای کردووە کە جیاواز لە ساڵانی تر کەمێک سەیرانگاکان چۆڵیان پێوە دیار بێت. هەڵبەت ئەمەش بەهۆی کەشوهەواوەیە و بەهۆی نزمی پلەکانی گەرماوەیە. زۆر باشە. سپاس بۆ پامێرمان هێژین کە لە سەیرانگای قەرەداغەوە بەشێکی ڕاستەوخۆ لەگەڵ سپاس. ڕۆژی ساڵی تازەیە نەورۆزە هاتەوە، جێژنێکی کۆنی کۆردا بەخۆشی و بەها